بسم الله الرحمن الرحيم. برایانی ئازیز و خۆشەویستم، لە حەدیثێکی صحیحە کە ئیمامی بوخاری لە ژمارە 13 و ئیمامی مسلم لە ژمارە 45 ئەگەڕێتەوە بۆمان ئەگەڕنەوە بۆمان لە ئەنەسی کوڕی مالکەوە، خوای لێ ڕازی بێ، کەوا پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم فەرمووی: لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. واتە هیچ کەسێک لە ئێوە ئیمانی نییە، واتە ئیمانی تەواو نییە هەتا ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ براکەشی پێی خۆش بێ. ئیمامی نەوەوی دەربارەی ئەم حەدیثە ئەفەرمێ: ئەم حەدیثە هذا الحديث أصل عظيم في باب الأخلاق. بەڕاستی ئەم حەدیثە بنچینەیەکی زۆر گەورەیە لە بواری ڕەوشت و ئەخلاقا. ئەم حەدیثە طبعا بڕێزان سوود و فائیدەی زۆر زۆرە، هەندێک ئاماژە بە هەندێکیەکەین. ئەم حەدیثە ئینسان پەروەردە ئەکا لەسەر ئیسلاحی ناخی پێشی دەرەوەی، چونکە بەڕاستی ئەسڵ ئەوەیە کە ئینسان دڵی خۆی لە ئەنانیەت پاک کاتەوە، لە هەرکێ بۆ خۆی ئۆخی هەرکێ بۆ خۆی پاک کاتەوە، ووای پێ بکە کەوا بەرژەوەندی گشتی بخاتە سەر بەرژەوەندی تاک، واتابی کاتە دڵێک کە خێری بۆ هەمووان هەبوێ، نەک تەنها بەس بۆ خۆی. ئەم حەدیثە بەڕێزان چارەسەری ڕیشەیی حەسوودی ئەکا لە ئینسانە، چونکە تۆ ئەگەر ویستت یان حەزت کرد ئەو هەر نیعمەتێک کە هەیە کە بۆ خۆت هەیە بۆ براکەشت هەبێ، ئەو کاتە ئەگەر براکەت دەستی کەوێ خەفەتی بۆ ناخۆی، بەڵکو دوعای خێری بۆکەی، ئەڵی یا ڕەبی خۆیان بەرەکەتی تێبخەی و نەفسی خۆت ڕائەهێنی لەسەر ئەوەی کەوا ئەگەر خەڵکانێک سەرکەوتن لە کارەکانیانە، پێشکەوتن لە کارەکانیانە، تۆ دوعای خێریان بۆ بکەی و بەباشی باسییان بکەیت. زۆر ئاساییە بەباشی باسییان بکەیت، چونکە تۆ ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ براکەشت پێت خۆش ئەبێ. ئەو کاتە بەڕاستی پەیوەندی کۆمەڵایەتەکان پاڵفتە ئەبێ. لەو کاتە لە ناو خێزانە منافەسەی ناڕێکی و نەرێنی دروست نابێت لەبین براکانە، لەبین خوشکەکانە. ئەو کاتە لە هەموو بوارەکانی وەزیفەیە، لە هەموو بوارەکانی کار و پیشەکانی ئەم دنیاە، ئەو هەموو منافەسە، ئەو هەموو حەسوودیە نابێت کە ئێستا هەیە. یعنی ئێستا هەرچی مهنە هەیە گشتی حەسادەتێکی زۆری تایە. حەسادەتەکە بۆتە ئەوەی کەوا گەیشتۆتە حەدێک کەوا خێر و بەرەکەتی لەو مهنەیە نەیەڵاوە، زۆر سلبی شکاوەتەوە سەر خاوەن مهنەکان و کۆمەڵگاکانیش. ئەو کاتە ئەوە نامێنێ، حتا لە بینی قوتابیەکانیش، لە بین تەلەبەیە لە ناو پۆلە سیرەکەی حەسادەت ئەبێتە مای ئەوەی کەوا وەزعی خەڵکی تێک بچێ. طبعا ئەم حەدیثەوە ئەکە ئینسان ضبطی نفسی خۆی بکە، وای پێ بکە. طبعا هەموو ئینسانی حەزەکە دائما خێر هەر بۆ خۆی بێ، بەڵام ئەم حەدیثەوات پێکات ڕات ئەهێنێ لەگەڵ نفسی خۆتە محاسبەی نفسی خۆتەکەی کەوا وات پێ بێ خێرت بۆ خەڵکی تریش بێ، نەک بەس تەنها بۆ خۆت. بە کورتی و بە پوختی ئەتوانین بڵێن ئەم حەدیثە تەنها تەوجیهێکی ئەخلاقی نییە، بەڵکو بەرنامەیەکی چاکسازی تەواوی دڵەکانە. دڵ پاکەکاتەوە، کۆمەڵگات چاکەکە، برایەتی بەهێزەکە لە نێوانی خەڵکیە، نەخۆشیە دەرونیەکان چارەسەر ئەکا و ئەکا دائیمەن ئیماندار ئەبێتە سەرچاوەی خێر بۆ هەموو دەوروبەرەکەی، ئەبێتە سەرچاوەیەکی خێر بۆ هەموو دەوروبەرەکەی. داواکارم لە خوای پەروەردگار بخاتن ناوە جوانەکانی خۆی دڵمان پاکاتەوە، حەسوودی و حقد و بغز لە دڵمانە نێڵێ بە بەرامبەر بە هیچ مسلمانێک. خوای بخاتن ناوە جوانەکانی خۆت ئیسلاحمان بکە، هیدایەتمان بدەی. ئامین ئامین.